ئەم خوا عەزیمە بەرنامەی بۆ مرۆڤ داناوە، پێی وتووە کە چی بکە، چۆن بکە، عەقڵی داوەتەوە مەیلی خۆیەتی، چاکە و خراپەی لەسەر زەوی دروست کردووە، بۆ زمانیش چاکە و خراپە هەیە. لە قورئانە ئەمرت پێکراوە، لە فەرمایشتی پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم کۆمەڵی ئەمری زۆر هەیە سەبارەت بە زمانی تۆ. لە ڕۆژی قیامەتە ئەم پارچە پرسیارت لێ ئەکرێ وشە بە وشەی، ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. هەر کەلیمەیەک لە زمانی تۆ دەرەچێ، هەر وشەیەک مراقبەی بەسەرەوەیە، پرسیارت لێ ئەکرێ بۆچی وتت، چۆنت وت. گەورەترین فەحسێک کە لە ئینسانە ئەکرێت لە ڕۆژی قیامەتە بزانێ ئایا لەو فەحسە دەرئەچێ یان نا، بریتێ لە فەحسی زمان و داوێنی ئینسان. ئەم دوو فەحسە زۆر قورس ئینسان محاسبەی لەسەر ئەکرێت. بۆیە خۆشەویستمان ئەفەرمێ ئەگەر کەسێک زەمانەتی ئەم دوانەم بداتێ زەمانەتی بەهەشتی ئەدەمێ. دەی کەسی موسڵمان کەسێکی بێ پڕۆژە نییە نەزانێت چی ئەڵێت و چی ئەکە، ئەبێ ئەم زمانە یاسای هەبێ، پڕۆژەی هەبێ. با بچینە خزمەت خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم. ئەفەرمێ إن العبد ليتكلم بكلمة من رضوان الله تبارك وتعالى. عبدێک لە عەبدەکان وشەیەک ئەڵێ لە ڕەزامەندی خۆیە ئەو کەلیمەی وتووە، بەڵام خۆی زۆر گرنگی پێ نادا، نازانێ ئەوەندە ئەجری گەورەیە. ئەفەرمێ لا يلقي لها بالا يرفعه الله بها درجات. خوای گەورە بەهۆی ئەو وشەیە کە ئەم زۆر گوێی پێ نەداوە چەندین پلە و پۆستی بەرز بەرز لە قیامەتە وەرئەگرێ لەسەر ئەو وشەیە کە بە زمانیا هاتوو. بەعینەن شێواز عەبدێک لە عەبدەکان ليتكلم بالكلمة من سخط الله تبارك وتعالى، لتوڕەی خۆیە کەلیمەیەک ئەڵێت، خوا جل جلاله لێی تووڕە ئەبێ خوایەکی ڕەحمان و ڕەحیم، دەی هیچ گوێی پێ نادا، بەڵام کاتێکە ئەگاتەوە حوزوری خوا بەهۆی ئەم کەلیمەوە ئەچێتە ناو خواری جەهەنەمەوە. یەک وشە کابوو تۆی موسڵمان وا تەسەور نەکەی تۆ محاسبە لەسەر نیە، یا تۆ بێ پڕۆژەی، یا تۆ دەست لێ بەرەڵا کراوە. رب العالمین توی بەم جوانی خەلق کردووە یاسای بۆ داناوی بۆ زمانت، بۆ خەیاڵت، بۆ فکرت، بۆ هەموو شتێکی تۆ. ئاینی پیرۆزی ئیسلام یاسای بۆ داناوی چۆن دەستنوێژ بگری، ئەی یاسات بۆ دانانێت چۆن زمانت بپارێزی. بۆیە ئێمە ئیماندار ئەبێ زۆر وشیارانە لەگەڵ زمانی خۆمانە مامەڵەکەین. هەموو ئەوەی کە ئێمە ئێڵین لە زمانمانە دوو جۆرە. جۆرێکیان تەواوی چاکەتیایە جێگە بووەتەوە کە ئەو ذیکر و ئەورادانەیە کە ئەیکەیت ملیۆنێ جار ملیارێ جار بەڵێ ئەستەغفر الله، خراپەیەک لە زمانی تۆ نەهاتۆ هەموو جەماڵ و جوانیە. بۆیە عولەما فەرمون هەندێک کەلیمە هەیە لە ذاتی خۆیان جوانە، چۆن بەرزی ئەەکەیتەوە ئەگاتە لای رب العالمین. ئیمامی نەووی فەرمێ یەکێک لەو شتانەی کە ئینسان ئەگەر دڵیشی غافڵ بێ لەسەری رب العالمین هەر لێ قبوڵەکە بریتێ لە ذیکر. هەندێک جار دڵی غافڵە بەس زمانت ئەستەغفر الله ئەکە، هەر رب العالمینێکی بەڕەحم لێت قبوڵەکە، ئەی عەبد لێت وەرەگرێ. دەی کۆمەڵە کەلیمات هەن مرواری سەرزەوین چەند بەکاریان بێنی، لا إله إلا الله، أستغفر الله، صلوات لديداري پیغمبر صلى الله عليه وآله وسلم، همو ذكر كان همو يان أمان الراستوخو قبول كراون. جوري كتير هيا بيواندي بخوته وهيا تو أزاني لچاكا بكاري إهني يا لخرابا. بويا رب العالمين لقرآن أمر من بيئكا وقولوا للناس حسنا. إيوه جوان بخلق بلين لبين يكترا جوان بيجبن كلماتي جوان بتاشن لجرفان دانين لكاتي خوام كلمات جوانانا برامبر بعبدكاني خوا بكار بينن. پیغمبری خوا صلی الله علیه و آله و سلم خوشویستی دڵمان ئەفەرمێ ليس المؤمن بالطعان، کەسی ئیماندار طعنە لە خەڵک نادا، خەڵک عیبدار ناکە، زمانی بە عیبەی خەڵکان ناگەڕێ. جارێک هەندێک کەس لە خزمەتی عیسا عەلەیه السەلام مردارەوە بۆیەکیان بینی، شتێکی تۆپیویان بینی بۆ گەنێکی زۆر پیسی ئەهات. فەرمووی چی ئەبینن عیسا عەلەیه السەلام؟ وتیان وەڵڵاهی بۆ گەنێکی زۆر پیسی لێیە. فەرمووی من دانێکی سپی جوان ئەبینم کە وردە وردە کرم و ئەو شتانە حەشەرات خواردە بووی دانەکان بە سپێتی مابوونەوە. فەرمووی زمانتان لەسەر جوان بەکاربێنن، لەسەر جوان ڕای بێنن، بزانن چ کەلیمەیەک ئەڵێن، هەمیشە جوان بڵێن.